ئەفدەمە و هەمی دەمێن هەوا بخێر و خۆشی بیتن بینەرێن هێژا و خۆشتوی بینەرێن کەناڵی بادینان سات خۆشحالین و دەخەلەکەکانی داهاتینە خزمەتە هەوەیەن بەرێز بینەران دان عامر ئەو کەسەنە و هەمی ژیان ناخۆ تەرخانی مەکردبوون ژب و گەهاندنامە و خزمەتامە ژیان ناخۆ برێڤە برینە لەورە دەماک و ئەوان دچنە دتەمەنێکی مەزندا ئەوان پێتوی بوێ چەندێنەک و ئەم خزمەتاوان بکەین و ڕێزی لوان بگرین دگەل مەدا بنداک و بزانین وڵاتیان دەربارەی ڕێزگرتن لە کەسێن دانە عامر چ دبێژن چەند گرنگە ئەم دژیانە خۆدا ڕێز لە کەسێن بەتەمەن بگرین وڵا زۆرت کو باشە کو ڕێز دەداک و باب دەگری ئەوش باشە ڕێز لە کەسی بەسەڵات و بگری باش ڕۆژەکە بوویەتە هاری کاریا کەسێکی بتەمەن کریە لە سەرجادەیان ژیر ناو بازاریدا بەڵێ ئەوچی بێتە بەرچاوتەر یارمەتی شتیوایە دەدەی ینی ئەوە نیە برێ مسلمان بەگشت یارمەتی پیر و بەسەڵات چوان دەدا دیتناتە کۆمەلگامە گەهشتە کۆمەلگەهەیە کوردی گەشتە ئەوڕادەیەک و هاریکاریا کەسێن بەتەمەن بکەن یان ڕێز لەوان بگرن بەتاکید ینی لەناو کۆمەلگای کوردی و ئەشتشتەوە زۆر با ینی زۆر یارمەتی بەسەڵات چوان دەدا کۆمەلگە هەمەیە کوردی گەهشتە ڕادەیە یان ویاسک و ڕێز لە کەسێن بتەمەن بگریتن دیتناتە ئەوە طبعا لە ئاینی ئیسلام و لە کللتوری کوردی خۆمان ئەو ڕێزگرتنە هەر هەیە هەر لە کەونەوە هەر هەیە ئەوە یعنی توانی بڵێ لە توراسی هەولێر و خصوصا هەولێر یعنی عاسیمەی کوردستانە هەموو بنەماڵەکانی کورد هەولێر بە تایبەت ڕێز گەورە دەگرن یعنی ئەوە شتێکی تەبیعیە و نادروستە کەسێک ئەگەر ڕێز گەورە نەگرێ ینی بەڕاستی پێویستە چۆن تەماشای کەسانی تەمەن ینی بە ساڵات چۆن تەماشای وەڵا بە ساڵات چوان دوو جۆرە هەندێکی ینی کەم ئەندامن ئەوانە مەسەلەن یان ئەمراض المزمنە نەخۆشیان هەیە ئەوانە ینی بە تایبەت ینی دەبێت معاملەیەکی خصوصی لەگەڵیان بکرێت چونکە ئەوە بە ساڵت دەچێت عینی وەکو منداڵ دەبێت ئەوش پێویستی بە احتیمامە و بە ینی مداراتە نوعی دووەم هەیە ماشەڵە باشن و ینی تەندروستیان باشە ئەوانە ینی چەندێ مەجالاتی ئیشیان هەبێ لە کۆمەڵگا باشە ینی هەر ئیشێک تەکلیفیان بکرێت باشە وەکو ئەوانە تەقاعد دەبن دانانشن ینی ئەگەر مامۆستا بێ تەماشا دەکەی لێ قوتابخانە ئەهلیەکان دەدات دەرس دەداتەوە چی بەو گەنجانە دەڵێ کە ئەگاڵتە بە کەسانی دانە عامر بکەن دەڵێن تو لەسەر دەمێ بەرێ دەژی یان ئەوە چه عەسرەکە چ قڕنەکە تۆ لێ دەژی طبعا جیلی ئێستا نەوەی ئێستا ئەوانیش مافی خۆیان هەیە ئەوانیش بۆچوونی خۆیان هەیە دەبێ چۆن ئێمە داوا لە گەورە دەکەین ئەوانک بە ساڵات چوون معاملەی ئەوان بکەن ئەوانیش ینی دەبێ ئێمەش معاملەی گەنجی نوێ ینینەوەی نوێ ئێمەش ینی بە شێوازێک معاملەیان بکەین وەکو ینی ڕەچاوی هەموو تەتەوری تەکنۆلۆژی ئێستا ڕەچاوی ئەوە بکەین چونکە ئەوان واقع حال خلاص ئەوە ئێستا گەنج ینی ئەوە زمانی خۆیانە ئەگەر حەزەکەی بژێیت لەگەڵیانە دەبێت تویش ینی یەک تەفاعلیک ئاکشنی بکەی لەگەڵ گەنجەکانەوە گەنجیش ینی هەر چۆنی بێت دەتوانین ئێمە ینی احتیوایان بکەین و تێکەڵیان ببین بە شێوازێک سوودی هەبێت طبعا هەموو گەنجێکیش خراپ نییە بەڵام ئەوانێک باسییان دەکەیت شازن کەمن لە مجتەمع خۆی هەر خۆیان لە خۆیانەوە انتقاد خۆیانیش دەکەن بەس هەموو خێر هەیە یعنی نەوەی نوێ خێر هەیە چەند گرنگە ئەم دژیانە خۆدا تایبەت بنوکە ئەم ڕێز لە کەسێن دانە عامر بگرین زۆر گرنگە ڕێزگرتن بۆ هەموو ئینسانێک پێویستە لە گچکە هەتا گەورە
چونکە ئەگەر ڕێز و احترام هەبێ حدود هەبێ ژیانیش خۆشتر و سادەتر پێش دەڕوا بەس ڕێز و احترام کە نەما زۆر زۆر خراپە یعنی زۆر زۆر واجبە بۆ خصوص ئەوانەی کە گەورەنە بە تەمەنن دڵناسکن دڵیان دەشکێ ئەگەر ڕێزیان لێ بگرین خۆشمان بون محەبەتیان پێ بکەین یعنی مەسەلەن دوای منداڵە گچکەکانیش تەماشا ئێمە دەکەن کە ئێمە گەورەکان چۆن ڕێز بە تەمەنەکان دەگرین لە نەنک و باپیرمان دەگرین مەسەلەن ئەوانیش فێر دەبن لەمەجا ئەو شتە نەسڵ بە نەسڵ دەڕوا مەسەلەن دڵ عەمری شیری هەتا پیری من المهد إلى اللحد مثلا جا ئەوش ڕێز و احترام بۆ جیران بۆ هەموو کەسێک پێویستە جیلی ئێستا وەکو پێویست یعنی ڕێز لە کەسێن دان ئامرگرتینە یان زۆر کەمە چونکە تەکنۆلۆژی تێدەگەی تەکنۆلۆژی وای کردووە ڕێز و احترام بۆ بە پیرەکان نەماوە پێیان خۆشە پیرەکان فڕەدەن مەسەلەن پاڵیان پێوەنێن بەس ئەوە ژیان ئەگەر پیری تێدا نەبێ گەورە نەبێ ژیان زۆر زۆر ناخۆشە چونکە ئێمە پێویستمان هەیە نابێ هەموو هەرگەنج بین دەبێ پیریشمان هەبێ جا لەبەر ئەوەی زۆر ڕێز و احترام واجبە لە قورئانیش ئەو شتە زۆر ئیشارەی پێکراوە کە احترامی والدین مەسەلەن زۆر واجبە هەتا بۆ هەموو کەس جیران لەسەر ئیش لەگەڵ خەڵک ئیش دەکەی دەبێ احترام بگرێت ناف ماڵانگودا هەیە ناوەڵا بەداخەوە ئێمە هەر بە منداڵی یعنی باپیر و نەنک و ئەوانەمان لەدەست داوە دائیم خەمێکی زۆر گەورەیە بۆ ئێمە نیمانە یەک بەرەکەتە نیعمەتە دەزانی یعنی چونکە زۆر شتێکی خۆشە وەختی ئینسان باپیر و نەنکی خۆی دەبینە لەبارەی ڕابردوو بۆمان دەگێڕێتەوە مەسەلەن ئێمە پەنمە فێرمان دەڵێ مەسەلەن چمان لێ قەوماوە چێ خزممانە ئێستا مەگە باپیرمان ما بە دەمانزانی ئێمە لە چ بناماڵێکین خەڵکی کوێینە مەسەلەن چونکە ئەوان نەماون ئێمە نازانین خۆمان ببینینەوە بەباشی زۆر واجبە زۆر شتێکی ناشرین و عیبە ئەوانە دەبێ بزانن ئەوانەش بۆ خۆیان ڕۆژێک پیر دەبن خراپتریان بەسەردێ یعنی ڕۆژێکی دەمەوێت مەسەلێکی گچکە بجێڕمەوە ڕۆژێکی کوڕێک لە ماڵی خۆی دایکی لە ماڵ بوو ژنی هەبوو منداڵی هەبوو پیرەداکی لە کۆڵێ کرد کوتی چم فڕێ دەدەم ئەوجار منداڵەکە بە دوای کەوت کوتی بابە چ دەکەی کوتی دەچم فڕێ دەدەم لێی بێزار بوو یعنی پیر ببوو ئەوشتی بابە ئەمیش وا لە تو دەکەمەگە گەورە بووم ئەوجار کابرایەکە ترسا داکەکەی گەڕاندەوە کە من ئەو شتەی نەکەم یعنی ئەمن بەداخەوە ناتوانم مەسەلەن زۆر لە نظر شەرعیەت و قورئان و ئەوانە مەسەلەن بجێڕ بەس زۆر لە قورئان لە دینی ئیسلام لە هەموو دینێکی ئیشارە کراوە مەسەلەن بۆ احترام ڕێز و احترام بۆ گەورەکان واجبە ئەرێوەڵە زۆر سپاس بەستخوا ئەوەش بڵێن یەک شتم دەوێت لە خەڵکی هەولێرە لە دوکاندارەکان لە بازاڕیەکان زبڵ و زاڵی خۆیان ئەوانە شتی دەفرۆشن هەموو توجارن پاران هەیە با زبڵ و زاڵی خۆیان فڕە نەدەنە بەر پێی عالەمێ تێدەگەی النظافة من الإيمان شتێکی زۆر عیبە ئەوانە ئەو هەولێرە پایتەختە آخر دەزانی چی دائم محافظ ناتوانێ بێ شارەوانی ناتوانێ بێ ئەو خەڵکە دەبێ بۆ خۆی دەبێ ئاگای لە خۆی بێ بۆ خۆی ئاگای لە پاک و خایانی خۆی بێ ئاخر یعنی چی دەڵێ ماڵم خاوێن بێ زبڵەکەی فرەدە بەر پێی خەڵکی ئەو هەموو نایلۆن و کارتۆنە یعنی زۆر شتێکی ناشیرنە بۆ هەولێر بۆ خەڵکی بۆ ئەو دوکاندارەکە زۆر پیسن. شێوازی تەماشاکردنی ئێمە بوو کەسانی بەتەمەن پێویستە چۆن بیتن؟ وەڵای پێویستە بە هەموو شێوازێک ڕێزیان لێ بگرین چونکەوان تەواوی تەمەنی خۆیان بۆ ئێمە سەرف کرد بۆەوەی ئێمە پێ بگەێنن ئێمەش دەبێت ڕێز لەوان بگرین بۆ ئەوەی ئەوان هەز بەوەکەن کە ماندیبوونیان بەلاژ نەڕۆیەکە ئێمەیان پێگەیاندووە. ئەو گەنجن تەمەنێتە تا دیتی ناکۆ کەسێک بیتن ڕێز نەگر بیتن یان گاڵتە بە کەسێکی بە ساڵا چۆکر بیتن بەڕاستیەوە شتێکی غەڵەتە وەڵڵاهی من نەمدیوە تا ئێستا بەڵام ئەوە شتێکی زۆر غەڵەتە کە ڕێز نەگرتن لە کەسی گەورە یعنی هەیە کەمە یان زۆرە چۆن وەڵڵاهی لە خواوە زیادوێت تا ئێستا کەمە ئارە وەڵڵاهی چی دەکەن وەڵڵاهی من پێیان دەرێم ڕێزیان لێ بگرن چونکە ڕێز نەگرتن شتێکی باش نییە بۆ هەموو تەمەنێکن جا خاستە ناگەورە تەمەنج بلی دەیکاتەیان بابێتە پێتوی بۆ تو هاریکاریاوی بکەی هاریکاریاوی دەکەی ئەی چۆن زاهر ئەی چۆن وەڵڵا من هەموو کەسێک وەکو دایکی خۆم دەدینم کە بە تەمەن بێ
ئامادەمە هەموو هاوکاریەکی بکەم. بەڵێ ڕوویداوە ڕۆژێک یەکێکی بەتەمەن لە تەمەنی دایکم بوو جلیکانە نەوتێکی پێ بوو زوو ئەم بەخۆم جلیکانە نەوتەکەیم بۆ هەڵگرت هەتا گەیانمەوە ماڵ. دیتناتە چەند گرنگە ئەم ڕێز لە کەسێن دانا عەمر بگرین؟ زۆر گرنگە ڕێز لە مرۆڤ بەتەمەنەکان بگرین بەڕاستی چونکە ئەوان گەورە و بەرز گەورە و کەسی گەورەی ئێمان چونکە هەمومان داک و باومان هەیە بەڕاستی یعنی ئەرچ سەرشانی هەمومانە کە ڕێزیان بگرین جا داک و باوە یان کەسێکە بەتەمەنێکە لە بازارە لە هەر شوێنێک هەیە کاسبکارەیان لە شوێنێک دانیشتووە یان لە مزگەوتیان لە هەر شوێنێکە ئەرچی هەمومانە ڕێزی بگرین چونکە هەمومانەوە و کەسوکاری ئەوانین بەڕاستی یعنی ئەبینی زۆر جار بچووکێک ئەبینی سوکایەتێک بە تەمەنێککە بەڕاستی لە ناخەوە هەستەکەی کە ئازار تێدا چونکە ئەزانی ئەوانە ئەرکوماندوبوونیان کێشایە تاوەکو ئێمەیان پێگەیاندووە ئێمەیان گاندوتە ئەو ڕۆژێک کە بتوانین بژێ ژیانی خۆمان دابینکەین بتوانین کە ژیانی خۆمان دروست بکەین بتوانین کە تێکەڵ بە کۆمەلگا ببین و هەروەها بتوانین کە بڵێن بەردەوام بین لە ژیانی ڕۆژانەمان. بەڕاستی ئەوانەی ئەو سفەتەی ئەکەن ئەو ئاکاریان هەیە ڕۆژێک لە ڕۆژان خۆشیان ڕوبەڕووی ئەو شانە ئەبنەوە چونکە ژیانی مرۆڤ وایە کە شتێکێکی غەڵەتێکەکەی بەرامبەر یەکێک حتمما ڕۆژێک لە ڕۆژان بەخۆشت تووشی هەمان غەڵەت ئەبیەوە تووشی هەمان کێشە ئەبیەوە کە تو ڕێز لە کەسێکی بەتەمەن ناگری حتمما بزانە کەسە چیشکە ڕێز لە کەسوکاری تو ناگری یان کە توش توێ عومر و بەتەمەن بووی دیسانەکە بەخۆش تووشی هەمان کێشە ئەبیەوە. دانا عەمر دناف ماڵاوەدا هەیە؟ بەڵێ دایکم دانا عومرا هەرچەند باوکم نەمایە حەزمە کرێ ساویش لە ژیاندا باە ڕێزم گرتبای وەکو ئەو کەسانی کە ئێستا داک و باویان مایە بەڵام باوکم نەمایە ڕێزە داکمە گرم وەکو ئەوەی کە هەم دایکمە هەم باوکمە لۆ من. ئەم گوێ خۆب دەینەوان تایبەت نوکە دەیکاتە کەسێک بە تەمەنە دناف ماڵێدا تەمەنەوێت درێژ بیت ئینشەڵڵا چەند گرنگکە تو دانیشی دگەلوێ گوێ خۆب دەیە بتونێن وێ سەردەمێکەوە بەرێ ئەوان چتکردن چاو بوو ژیاناوان زۆر گرنگە گوێ لە گەورەکانمان بگرن چونکە ئەوان ئەزمونێکیان هەیە لە ژیان فێربووینە کە کۆمەلگا چۆن بەردەوامە بێت چۆن مرۆڤەکان پێکەوە گفتوگۆ ئەکەن پێکەوە ئەژین لەگەڵ جیرانەکانت لەگەڵ دراوسەکانت و هەروەها لەگەڵ کەسوکارت لەگەڵ کاسبکار و دوکاندار و ئەوانەکە لە بازار ڕووەڕیانە بینەوە بەڕاستی ئەوان ئەزمونەچیان هەیە لە ژیان بۆیە ئێمەش پێویستە بە ڕێچکەی هەمان ڕێچکەی ئەوان دابڕۆین بۆ ئەوەی کە بتوانین بەردەوامین لەو ژیانێکە تێداینە. شێوازی تەماشەکردنی ئێمە بوو کەسانی بەتەمەن پێویستە چۆن بیتن؟ بەخۆ شێوازی بەتەمەنەکان کابرا دەگەڕێتەوە سەر شخصەوەی کابرای بەتەمەن ئەگەر ڕۆژێک بی و سارێک بی 50 سار بێ دەبی ئەدایمەن ئەحترامی خۆیە کابرای بەتەمەن دەبی ڕێز و ئەحترامی لێ بژیرێ لەبەر ئەوەی یەکەم شت بەتەمەنە شەد نییە لە تو برێت تەمەنی 50 سال بیان 6 ساڵ وێ شەرنی ینی گچکە و گەورە هەر هەبووە لە ئێستا بەس زروفەکەی ئێسەوەی لاتە یعنی تقریبا احترامی گەورە و گچکە نەما مەسەن کابرایشی بەتەمەن لەو لایە بڕە لۆ بەربوونەوەی شتێک قسەی غەڵەت بکاتن کابرا بەتەمەنە مەسەن 50 سارە 6 سارە لۆە مەسەن کابرایشی من گەنجم ینی لە من گەنجتر 17 سارە لۆیە لە کابرایشی بەتەمەن قبول نەکا دەگەیم ئەدە ئێستا کابرای بەتەمەن هەنەک برێمی لە 56 سال کابرا ئێستا بەشق خۆم کابرا دوو ڕۆژتە ڕۆژ لەم گەورەتربی ئەگەر مانگ یعنی سعادش لەم گەورەتربی احترامی خۆیارێ کابرای بەتەمەن هەر بەتەمەنە ئەگرێتوەگە ڕێز ئەگەر ڕێزت لە گەورەی گرت ئەو ڕێزت لە خۆت گرت چونشی تەبعاان ئەمەش بەتەمەن دەبین بابمانەیە داکمانەیە برامانەیە یعنی هەموو شتێک دەگەڕێتەوە سەر خۆمان ئەگەر مەسەن من سبەینێ ڕێز و احترامم لە کەسێکی گرت کابرا بەتەمەن بوو کابرا لە بابی میش دەگری لە برا گەورەی میش دەگری یعنی لە خۆم دەگەم ئەم ڕێزم کە لە تەمەنەشی کرد وارز لە خۆم دەگرم دیتناتە جیلێنوکە سەردەمێنوکە ئێوەکی پێتڤی ڕێز لە کەسێندان عەمر گرتینە یاننا بەڵێ اعتیادی لەگەڵێشن احترام و ڕێز وانە
فرا مهمة بو تربية أسرات شكا أسرات تأثيرية كلا مجتمع تأثيرية كلا ولاد كامل فإيمت توين دائما دايق وباوك تأثير وتركيز لبان احترام بكن والريز باوك دايق بكن شكا جيل لدواي جيل أتيه أجر شباب وجنج ويانا احترام دايق وباوك كردن أم جيلتر لدواي أماناتين نفس الشيء احترامك شكا لدواي أويشا دين وإسلام ويانا التأكيد لبان احترامك ولبان الرزاي باوك ودايق أكا شكا وخوا سبحانه وتعالى لقرآن بيروز أريه وبالوالدين إحسانا ولا تقل لهما أف فزورمي درجة يك دايق وباوك احترامك ريزي بك جواي أو أقارب قورا إنسان مثقف متعلم أنا قشتي سلسلة سورة أخوة قشتي تأثيرك لأسرة ومجتمع وولاد كامل اعتيادية تاريخ باس أكا أوي جيل وأسرة تأكيد جيل صالحان بيه مجتمع تطورك دولة ورا حضارة أشي ورا تطور شيء جواي أو أجر احترام وريت وشتو ما نما لدايقو باوقو قورا وأنا جيلك متفككة وابيه تقاليد ديرو أكريه خلافات أبيه تأثيرات سلبية أبيه دائما دوني دولة تطورنا أكا مجتمع تطورنا أكا شوكا أساس تطور وعلم مجتمع احترامه وريز وأمانة سالم جیلی ئێستا بەڕای تۆ وەکو پێویست ڕێز لە کەسانی بەتەمەنگرتینە یاننا دەبێ بگەڕێنەوە سەردەمی پێشتوت ئەگەر نەوەی ئێستا بەراورد بکەن لەگەی نەوەی پێشان جیاوازێکی زۆری هەیە جاران نەوەی پێشان گفتوگۆیەکە بوو لە نێوان ئێمە و باوکمان ئێمە و خەڵکانی بە ساڵا چوو گەوت بەڵام ئێستا قەتیعە هەیە لە بینی نەوەی ئێستا و باوکانی بە هەر حاڵ هەر کۆمەلگایەک ئەگەر هاتوو بەها جوانەکانی ڕوحی زاڵ بوو بەسەر بەها جوانەکانی مادی ئەوە ئەو کۆمەلگایە بێگومان لە ئاسوودە دەژی و دەستەکە ناری ئەوان ئەو بەها جوانانە بمانەوێ نەمانەوێ لە بوونی تەکنۆلۆژیا و لە بوونی پێشکەوتنی کۆمەلگا لە هەموو وارەکانەوە کاریگەرێکی سەلبی هەیە لە قیەمە ڕوحیەکان ئەو قیەمە ڕوحیانە بەداخەوە نەماینە ئەمەش دەگەڕێتەوە سەر دووبارە لایانی پەروەردە لایانی ڕاگەیاندن لایانی پیاوانی ئاینی پێویستە ڕۆڵ و دەوری خۆیان هەبی لە بڵاوکردنەوەی ئەو بەها جوانانەی ناو کوردەواری خۆمان بە تایبەتی پێشان و وزاران بۆیە دەبی تەکید لەسەر یەک شت بکەینەوە بابەتی هەر سەرەکی ئەوەیە چۆن دەتوانین ئەو بەها جوانانە بگەڕێنینەوە بە پەیوەندیەکانی خۆمان لەسەر بنەمای کوردەواری لەسەر بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر بنەمای ئەو بیرخواز و بیرمەندانەی کارلۆ ئێمەیان داڕێشتە و لەسەردا بڕ پێویستە لەسەر ئەو گەنجانە بە پلەی یەکەم ڕەچاوی ئەو خاڵە بکەن کە ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان دەکەون ناو تەمەنە ئەوە شتێکە و مەحالی تێدا نییە لەبەر ئەوەی ئەو بەتەمانانە خاوەن ئەزمونن خاوەن ئەزمونن و خاوەن پێداویستی زۆریان هەیە لە ژیان و قاڵ بووینەوە تێگەن لەبەرەوەی ئەگەر هاتوو گوێڕایال بوون و ئەگەر هاتووش ئەوانە بەگوێی وانەیان کردەوە ئامۆژگارەیان وەگرت ئەوە بێگومان بازدانێکی گەورە دەبی بۆ کۆمەلگا دێتە سەر ئەساسی خۆی بە حەقیقەتی خۆی ئەگەر نا شتی تڕ و دەدا نابیرەسی زۆر باشە ئینسان جێ لە خۆی گەورەتر بگری باشە ڕێزی مقابلی لە خۆی گەورەتر بگری باشە بابرین هەرچەند بە قسەی گەوران بکەیت
ئەوانێکی بەتەمەن دنیا دیتەنە زیاتر دنیایان لە ئێمە زیاتر دیوە پرس و ڕێی بەوان بکەی باشە جێ لەوان بگری باشە یعنی هەرچەند ڕێز لەوانە بگری هێشتاکەمە بەڕاستی ئەزمونێکی زۆریان هەیە لە وەزعیدا ئەوان دەزان یانی بخۆیان باشتر دەزان لە ئێمە دنیا دیتەنە بابرین بە کوردی خۆمان دنیا دیتەنە ئەوان زیاتر دنیان دیوە ئێمە گەنجی ئەو سەردەمە بەڕاستی هیچ نازانین یعنی بۆ دەرەجەی دەبێ لەوانەوە فێربین زۆرش لەوانەوە فێربین بە قورعان نماوە سەردەمە نماوە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی نازانم دنیا تەکنۆلۆژیا بە خۆت بووە ینی ئێستا گەنج احترامی بابی خۆی ناگری برای خۆی ناگری قەتی مقابلەکەی ناگریتن کەواتە ئەگەری باو برای خۆی نەگرت ئامادە نییە ئی بەرامبەرەکەی بگری یعنی ئەو لەکنەم ئەو پەری بێڕێزیە تەبعاً چەندی مقابلەکەت ڕێزی لێ بگری لە خۆت گەورتربی ئەوەندا بە قەدر و قیمەتت دەبی لە خۆتەوە وەڵڵاهی پێویستە ئەوە ینی برم چ بکەن باشە وەڵڵاهی ئەو شتە تازە زەحمەتە مەحالە بۆ زەحمەتە مەحالە مەحال ینی دنیاکە ئاوایلاتیە بەدەستەمە نیە سەردەمەکە ئاوایلاتوە ئەخە زۆری دەوێت داجان زۆری دەوێت ئەو وەزع زۆری دەوێتن ینی وەختەکی باشی دەوێتن دەبی بەرنامەی لە بۆ دابڕێژی بەرنامەی لە بۆ دابنێوە ئەو وەختە دەبی لە ماڵی خۆی ئینسان دەست پێ بکاتن لە عایلەی خۆی دەست پێ بکاتن لە عایلەی خۆی ئەو شتەی پەروەردە بکاتن ئەزەل ناو بازار و لە دەرەوە دەتانی مقابلەکەی ڕێژی بگریتن تجارە دناف بازاریدا کەسێک بتەمەندیتیەک و پێتوی بە هاریکاریە بیتن ئەو کەسێن بەرامبەر هاریکاریە ئەو کەسە بتەمەنە نەکردیوە بە دەگمەندی و ئەو شتە نەمدیوە قەت خۆی لە خەت دەدا یەکسەر دەڕواتن دەر علاقم پێدا نییە ینی خۆی لە خەت دەداتن هیچ تداخلی ناکاتن زۆر پێتێک دەسم وەرێ وەڵڵا حەزم لێ مقابلەکەی مثلا کابرا بەتەمەنە ڕێزی لێ بگری یارمەتی بدەی پێویستی بەشتەشی بوو لە بۆی بکەی ڕێنیشانداری بی شتە زۆر باشە ئەم زۆر یارمەتی خەڵکم داوە ئەرێ وەڵڵا ئەم بەخۆم جارێ شفێری تەکسیمە ئەگەر بزانم بەسەر جادە وەستاوە یەکسەر بەخۆم لە بۆی ڕادەگرم احتیمالە دەرم پارەی پێنیە یان بێتاقەتە لەبەرەو شتانە تۆ وەکو گەنجێک بریتنا چەند گرنگە ئەم ڕێز کەسێن بتەمەن بگرین گوێ خۆ بدەینەوان بوو چوونێنوان ڕێزی وان بگرین بەڵێ من وەک گەنجێک ینی دەمێ قسە لەسەر ئەوە بکەم کە بە تایبەتی ئەو جیلەی ئێمە کە دەبێت زۆر ڕێز لە گەورەکانمان بگرین کە ئەوان کۆمەڵ ئەزمونیان هەیە چەندین ساڵیان بەڕێ کردووە لە خۆشی و ناخۆشییان بەڕێ کردووەوان بە تایبەتی لەو جیلەی پێشێمە کە کۆمەڵێ کارەساتیان بەسەر هاتووە کۆمەڵێ ناخۆشیان بەسەر هاتووە و بە هەمان کاتشە بە کۆمەڵی خۆشیات تێپەڕیون دەبێ ئێمە عیبرە لەوانە وەرگرین دەبێ پرسیاریان لێ بکەین دەربارەی ڕابردوو ئایا ڕابردویان چۆن بووە چۆن نەبووە ئێمە قسە خۆشەکانیان بەڕاستی ئێستاش لەو سەردەمەیە هەتا بڵێ مەجلیس و قسە و کۆڕ و کۆبنەوە زۆر کەم بووە بە هۆکاری تۆڕە کۆمەڵاتیەکان و بە هۆکاری زۆربوونی ئەنتەرنێت و فەیسبوک و ئیتر بۆ حاصل زۆربەی تۆڕە کۆمەڵاتیەکان پەیوەندی کۆمەڵاتیەکان کەم بۆتەوە جاری وا هەیە گەنج هەیە بە ڕۆژ دایک و باوچی نابینێ جاری وا هەیە بە هەفتە دایک و باوچی نابینێ یان ژوورەکانیان جیا کردوتەوە هەرێکە و بە ژیانی خۆیەوە سەرقاڵە ئێمە مەسەلەن قسەیەکمان هەیە ئەڵێن جیهانمان کردوتە گوندێکی بچووک بەڵام لە ناو ماڵەکانمان کردوتە جیهانێکی گەورە جاری وا هەیە بە سەعات بە ڕۆژ ئێمە یەکتری نابینین هەواڵ یەک ناپرسین هەموو دەمان لەسەر فەیسبوکین لەگەڵ ینی نەفەرەکانی تر طبعا لە هەر شوێنە بێت تۆ دەبێت لە ماڵەوە دەست پێ بکەیت ماڵەوە ڕێز لە دایک و باوکت چەند بگری هێشتان کەمە چکە ئەوان دوو دیارینە کە دووبارەیان نابنەوە هەرەوەندا خوا نەخواستە کە لە دەستدان ئەو کاتە قەدریان نەزانی دایک و باوک داپیرە و باپیراوانە بۆ ماوەی کاتی لەگەڵ تۆنە پێویستە کە ڕێزیان بگری پێویستە احترامیان بگری پێویستە بە قسەیان بکەیت چکە ئەوانە بەڕاستی خۆشەویستن و هەتا لەگەڵ شتن دەبێ یارمەتیان دەی لەگەڵیان بی هاریکاریە کەسێکی بتەمەن کردیا دناف بازاریدایان سەرجادەی تا هاریکاریان بێگومان هەیە پێویستی بە یارمەتی مەسەلەن هیچ پەڕینەوەی شەقامێک من یعنی بۆ ئۆتۆمبیلم بۆ ڕاگرتووە هەتا پەڕیوەتەوە یان داوای شتێکی کردووە یان شتێکی پێویست بووە ئەوە گچکەترین یارمەتیە کە ئێمە جێبەجێمان کردووە و قەرزاری ئەو جیلەشین بەڕاستی
بەڕاستیم پێیان دەڵێم حتا پێیان ئەگرێ ڕێز لە گەورەکان بگرن چکە چەند ڕێزی گەورەکان بگرن چەند ڕێزی بەرامبەریان بگرن ڕێزی خۆیان نەگرن و نیشانەی ڕۆشنبیری و سەخافەتی خۆیانە. بینەرێن هێژا و خۆشتوی ئەڤێن هەوا دیتین چەندین بوو چۆنێن وڵاتیان بوو وەکو ئەوان دەبێژن کو پێتڤە گوۆیە خۆ بدەینە کەسێندانە ئەمر و ڕێز لەوان بگرین و ژ ئەزمونێوان فێر ببین ئەلڤێرەژی ئەم گەشتینە دیمایکا خەلەکا vê hefteyê heta hefteyeka dî û babetekî dî ji bernamê derbarîn bi mînişat xatira hewa.